بەناوی خۆی گەورە و میهرەبان، دەستگای خێرخوازی بەخشین لە سەرەتای ساڵی 2025دا وەک هەمیشە بە پلانێکی تۆکمەوە چووە ناو ساڵی نوێەوە، پلانێکی گشتگیر و هەمەلایەن کە بە گوێرەی ئەو توانە مادی و مرۆیانەی لە بەردەستی بەخشینایە هەموو لایەنەکانی گرتەوە. بۆیە سوپاس بۆ خی گەورە بە گۆڕوتینێکی باشەوە هاتینە مەیدان و چاکمان لێ هەڵماڵی کە پرۆژەیەکی زۆر باش بکەین، بتوانین سوود بگەێنین بە زۆرترین کەسی شایستە و ئەو کەسانەی کە پێویستیان بە هاوکاریە. و سوپاس بۆ خی گەورەش کە خێرخوازان زۆر مەردانە و زۆر باش هەروەکو ساڵانی پێشوو هاتن بە دەممانەوە. چەندین پرۆژەی جۆرا و جۆرمان کرد لە ناوخۆی کوردستان لە دەرەوەی کوردستان کە پرۆژەی ناوازە و نەوعی بوون، توانیان شوێنی زۆر باش بگرن بۆ هەژاران، بۆ کەسانی شایستە و دەنگدانەوە سەدای باشیشی هەبوو. دیارە پرۆژەکانمان لە ناوخۆی پرۆژەی جۆرا و جۆر بوو لە هاوکاری منداڵی بێواو، لە هاوکاری خاوەن پێداویستی تایبەت، لە هاوکاری نەخۆش، لە دروستکردنی خانوو، لە سەبەتەی خۆراک، پرۆژەی ڕەمەزانی و دەرەوەی ڕەمەزانیش. و سوپاس بۆ خی گەورە ئێمە توانیمان ساڵی پار بۆ یەکەم جار مزگەوتیش ئیفتیتاح بکەین و مزگەوتیش بنیاد بنێن لە ناوخۆی کوردستانە. دیارە لە ناوخۆیە ئێمە مدەتێکی زۆر توانیمانە هاوکاری بگەێنین، پردی پەیوەندی بین لە بینی خێرخوازان و خەڵکی شایستەدا. ئەم ساڵ پەیوەندیەکانمان بەرەو دەرەوە زیاتر فراوان کرد، ئەلبەت لە ساڵی 2024 دەستمان پێکرده بوو. لە 2025 پەیوەندیەکانمان زیاتر بەرەو پێش بڕوە، پرۆژەکانمان لە دەرەوەی کوردستان زیاتر بەرەو پێشەوە برد. بە بۆچوونی ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین هەر مرۆڤێک مادام پێویستی هەیە کە ئێمە بچین بەدەمیەوە، بە گوێرەی توانە ئەچین بەدەمیەوە وەک مرۆڤ، چونکە ئیشی ئێمە لەسەر مرۆڤە بەدەر لە هەر ئایدیا و لە هەر زمان و لەهجەیەک. بۆیە بەرەو دەرەوەی کوردستان هەنگاومان ناو، سوپاس بۆ خی گەورە تا ڕادەیەکی باش موفق بووین لە کەرتی غەزە، بۆ لێ قەوماوانی کەرتی غەزە پرۆژەکانمان بەردەوام بوو، پرۆژەی جۆرا و جۆرمان کرد لە 2025 و سوپاس بۆ خی گەورە وەک یەکەمین ڕێکخراوی خێرخوازی لە کوردستانە توانیمان لە ڕێی فڕۆکەوە سەبەتەی خۆراکی بگەێنین بە لێ قەوماوانی کەرتی غەزە. و لەم دواییە شاکاتێک کە شەڕ وەستا توانیمان چەندین قافڵە هاوکاری بنێرینە ناوە لە ڕێی دەواازەکانەوە و هەر پێشتریش لە ڕێی وڵاتی ئەردنەوە هاوکاریمان نردبوو، لە ڕێی وڵاتی میسرەوە هاوکاریمان نردبوو و بەردەوامیش بووین. سوپاس بۆ خی گەورە توانیمان خێمە بنێرین، توانیمان بەتانی دابشکەین، توانیمان خواردن بنێرین لە ڕێی سنوورەکانەوە. و بەدەر لە کەرتی غەزە ئێمە ئەمساڵ سوپاس بۆ خی گەورە توانیمان تەنها لە کیشوەری ئەفریقایە چالاکی و پرۆژەکانمان بگەێنینە 12 وڵات کە چالاکی جۆرا و جۆر بوون لە دابشکردنی قورئانی پیرۆز، لە هەڵکەندنی بیر، لەسەر بڕینی ئاژەڵ، لە دابینکردنی جلوبەرگ، لە دروستکردنی مزگەوت، لە دروستکردنی حوجرە، لە دروستکردنی مەدرسە و قوتابخانەی شەرعی. چالاکیەکان سوپاس بۆ خی گەورە جۆرا و جۆر بوون و توانیان بگەنە 12 وڵاتی ئەفریقایەکێکیش لە وڵاتانە کە ئەمساڵ بۆ یەکەم جار هاوکاریمان پێگەیاندن لێ قەوماوانی سوودان بوو کە بەهۆی شەڕەوە ئاوارە بوون. توانیمان سوپاس بۆ خی گەورە هاوکاریان بگەێنینێ و دەستی هاوکاری خێرخوازانی کوردستانیش بگەێنین بە وڵاتی سوودان. و هەر لە کیشوەری ئاسیاشە ئێمە لە ئەم ساڵدا توانیمان الحەمدولیلا قوربانی بنێرین بۆ کەسوکارەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستان. لەم ساڵ قوربانیمان لە ڕۆژهەڵاتی کوردستان کرد و هاوکاریمان گەیاندە 2 وڵاتی تری ئاسیایش کە وڵاتی قیرغیزستان و کەمبۆدیا بوو. الحەمدولیلا دەستی هاوکاری و یارمەتی بەخشین گەیشتە ئەو وڵاتانش.
بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا سوپاس بۆ خۆی پەروەرگار کە یارمەتیداین لە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام بین لە خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان لە چینی هەژار و نەدار و نەخۆشان و بێباوکان و خاوەن پێداویست تایبەت. من دەمەوێت لێرەوە ئەوەتان بۆ باز بکەم کە دەستگای خێرخوازی بەخشین لە ئێستادا کە سوپاس بۆ خۆی گەورە مۆڵەتی کارکردنی هەیە لە ئەنجومەنی وەزیران لە فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکان و وەروها مۆڵەتی کارکردنی هەیە لە حکوومەتی ناوەند و مۆڵەتی کارکردنی هەیە لە تەواوی ئەوروپا و مۆڵەتی کارکردنی هەیە لە وڵاتانی ئەفریقیا کە دەتوانێت کاروبارە خێرخوازیەکانی خۆی ئەنجام بدات. دەستگای خێرخوازی بەخشین لێرە دەمەوێت پێتان ئاشنا بکەم کە ئەم دەستگایە ئێوە دەبینن لە دوامەوە خزمەتێکی بەرچاوی خەڵکی هەرێمی کوردستانی کردووە. لەم دەستگایەدا هەزاران خێزانی بێباوک مانگانە موچەی ماگانە وەردەگرێت. هەر لەم دەستگایەدا بە سەدان نەخۆش لە هەرێمی کوردستان چارەسەری تەواوی بۆ کراوە. لەم دەستگایەدا خەڵکی هەژار و نەدار ماتۆری سیتایی بۆ کراوە بۆ بژێوی ژیانی بتوانی بژێوی ژیانی خۆی پێدابین بکات. هەر لەم دەستگایەدا چەندین چارەسەری کێشە کۆمەڵاتیەکان ئەنجام درراوە و ئەم دەستگایە بووە بە پر لە پێکراو لە نێوان خێرخوازان و لە نێوان خەڵکی هەژار و نەداری هەرێمی کوردستاندا کە خێرخوازان شوێنێک هەیە لە هەموو کوردستان لە نووسنگەکانەوە کە شوێنێک هەیە بە ناوی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەوەی کۆمەک و یارمەتی و زەکات و سەدەقەکانیان بگەێنین بەم دەستگایە و ئەم دەستگایە وەکو پردێکی سیقە پێکرا و متمانە پێکرا و لە هەرێمی کوردستان ئەم هاوکاریانە بدات بە خەڵکیەکی هەربژاردە لە خەڵکی هەژار و نەدار و هەروە نەخۆشانی درێژخایەن و هەروە بێباوکان. بۆیە بەڕاستی لێرەوە من دەمێ ئەوە باس بکەم کە تەنها لە ساڵی 2025دا دەستگای خێرخوازی بەخشین توانیوێتی بە بەردەوامی بەبێ دواکەوتن موچەی مانگانە بەسەر منداڵانی بێباوکدا دابش بکات کە هەرموو مانگێک 1125 خێزانی بێباوک موچەی پێدراوە کە زیاتر لە 130 میلیۆن دیناری بەسەردا دابش کراوە و کۆی گشتی یەک ساڵ دەستگای خێرخوازی بەخشین سوپاس بۆ خی گەورە سوپاس بۆ خێرخوازان ملیارێک و 580 میلیۆن و 916 هزار دیناری تەنها لە ساڵی 2025 دابش کردووە کە 1125 خێزان بە بەردەوامی لە یەک ساڵدا لی سوودمەند بووە. جگە لەمانە دەستگای خێرخوازی بەخشین تەنها لەم ساڵدا 15 خانووی دروست کردووە و داویەتی بە خێزانی بێباک و هەژاران و هەر لەم ساڵدا دەستگای خێرخوازی بەخشین 32 ماتۆری سێچەرخەی دابین کردووە بۆ 32 خێزان بۆ بژێوی ژیانی خۆیان. هەر لەم ساڵەدا دەستگای خێرخوازی بەخشین بۆ کارە سروشتیە نەخوازراوەکان کە ڕووی لە هەرێمی کوردستان کردبی یاخود لە دەروی هەرێمی کوردستان کردبی بەردەوام بۆ لە خزمەتکردن. دەستگای بەخشین بۆ لافاوەکەی چەند سەماڵ سوپاس بۆ خۆی گەورە تەنها لە ماوەی 2 مانگدا توانی ملیارێک و 250 میلیۆن دینار بە تەواوی پرۆژەکانی کۆ بکاتەوە دابەشی سەر تەچێ و شۆڕش و چەند سەماڵ بکات. دەستگای خێرخوازی بەخشین بە بەردەوامی هاوکاری خەڵکی نەخۆشانی درێژخانی کردووە. دەستگای بەخشین سوپاس بە خۆی گەورە بە بەردەوامی لە خزمەتی خاوەن پێداویستی تایبەتەکاندا بووە لە هەرێمی کوردستان. دەستگای خێرخوازی بەخشین دەستگایەک کە لە ئێستادا سوپاس بۆ خۆی گەورە یەکێکە لەو ڕێکخراوە نێودەوڵەتیانەی کە لە یەکێتی ڕێکخراوە نێوخۆیەکانی جیهانی ئیسلامی بە ڕێکخراوێکی کارە قبول کراوە کە لە ئێستادا دەستگای بەخشین سوپاس بە خۆی گەورە جگە لە هەرێمی کوردستان کە متمانەی تەواوی وەرگتووە لە خێرخوازان لە دەرەوەی هەرێمی کوردستانیش لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سوپاس بە خۆی گەورە بە ڕێکخراوێکی کارە لە قەڵم درا بە ڕێکخراوێکی کارە قبول کرا کە لەناو ئەم یەکێتی ڕێکخراوەدا بوونی هەبێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ خی گەورە کە دەستگای بەخشین ماوەی 17 ساڵە توانیوێتی بە بەردەوام بە شێوەیەکی هەمیشەیی خزمەت بە هەژاران بکات. ماوەی 17 ساڵە بزاگەڕێنێتەوە بە مناڵانی بێباوک، ماوەی 17 ساڵە خزمەت بە نەخۆشە درێژخایەنەکانەکە، ماوەی 17 ساڵە چارەسەری نەخۆشەکە، ماوەی 17 ساڵە توانیوێتی بە بەردەوام موچەی بێباوکان دابش بکات بەبێ دواکەوتن هەموو مانگێ لە کاتی خۆیە. ماوەی 17 ساڵە لە ڕێی خێرخوازانەوە هەر لێرەوە سوپاسیان دەکەین کە توانیمانە هەموو جەژنێک بێت جگە لە موچەکە جلوبەرگیش بۆ مناڵان دابین بکەین. ماوەی 17 ساڵە لەخوا بەسابە لە کاتی کردنەوەی قوتابخانەدا پێداویستی قوتابخانە و جلوبەرگی قوتابخانە لە ڕێی خێرخوازانەوە ئەم دەستگای توانیوێتی دابینی بکات
بۆ ئەو مناڵانە ماوەی 7 ساڵە بە سەرجەم توێژەکانی کەم ئەندامان هەموو توێژە نابیستە نابینا هەموو جۆرە کەم ئەندامەکان ئەم دەستگایە توانوێتی ماوەی 7 ساڵە خزمەتیان بکات. سوپاس بەخوای گەورە کە متمانێکی هەیە لە ناو خێرخوازانە لە ناو جەماوەری گەلی کوردستانە. ئەم دەستگایە لایەن خێرخوازانەوە پشتگیری کراوە لەلایەن خێرخوازانەوە بەڕێوە کراوە. ئێمە تەنها وەکو دەستگای بەخشین سەبەبێکین تەنها سەبەبێکین خوای گەورە ئێمە خوڵقاندوو بوو ئەم کارە ئێمە لێرە سوپاسی خێرخوازانەکەین کارەکانی ئێمە بە کاری لە ڕێی خێرخوازانەوە ئەڕوا بەڕێگە. پارێنەوەڵا بەشی ژیانمان ناکە بەشی ژیانی هیچ کەسێک ناکە لە ئیمڕۆ. ئێستا من ژیانەکەم لەسەر ئەو شێ ناسپی بەخوا لەبێ خۆشیمە هەر بە خۆمانە نەدیێ ئێوە نەبن ئەم فەقیر و هەژارە چی بکە؟ وڵا ژیانی ماڵی تر کول لە نەمریە بەخۆ هەر وڵا کولێ تا ڕۆژێ مر مەمنونین بەنامەی بەخشینە. دوێنێ شتێکە ئەنگۆ منتان ئاگادار کردەوە باوە کە تا بەیانی خەڵ نەکەوتێت ئەوەندە دڵم خۆش دڵنیا بنێوە خەمخۆری هەژارانن خەمخۆری گەمەندامانن خەمخۆری بێباوکانن. ئەوانە دڵخۆشم وەعزامە لە دوقاچمەیە وە دەزانم بە قاسی خۆم دەڕۆم هەردایما جلفان پڕ بوون بۆی کە هاوکاری وەکو ئێمە هەزارانی وەکو ئێمە بکرێت. گەورە پاداشی مسلمانان داتەوە بۆ سەدەقە و خێرانەی کە دەیکەن دایدەنە دەستگای بەخشین و دەکەوێتە دەستێکی ئەمین. خەڵک لە سەرتاسەری جیهان متمانەیەکی تەواوی پێ دەکات. ئەو پارێنەوەڵا بەشی ژیانمان ناکە جلفان پڕ بوون بۆی کە هاوکاری وەکو ئێمە هەزارانی وەکو ئێمە بکرێت. گەمەندامانن خەمخۆری خدایە ئەم بەخشینە بەردەوام بکە بەدەستە هەمیشە هاوکارەکانی نیشتیمان بەدڵە خێرخوازەکانی وڵات و بەو دەستانش کە بەدڵ نزامان بۆکەن. ئێمە بەڕاستی بەرنامەمان هەیە بە پشتیوانی خۆی گەورە لە ساڵی 2026 پرۆژەکانمان فراوانتر بکەین و ئەو وڵاتانەی کە هاوکاری و دەستی یارمەتی بەخشینی پێئگا بەرنامەمانە هەیە زیاتری بکەین بە پشتیوانی خۆی گەورە. بۆ پێشم خۆشە بەڕاستی لێرەوە سوپاسی خێرخوازان بکەم کە بەڕاستی هیمەتی زۆر باشیان کردووە و هاوکار بوون لەگەڵمانە لەم دواییشە کە لافاوە ڕوویدا سنووری چەمچەماڵە بەڕاستی زۆر باش هاتن بەدەم کەمپینەکەمانەوە و توانیمان هاوکاریکی باش بگەێنین بەو خەڵکەی خۆمان لە چەمچەماڵ کە زیانیان لێکەوتە بوو بەهۆی لافاوەکەوە. بۆیە بەڕاستی ئێمە زۆر بە شایانی خۆی ئەزانین کە سوپاسێکی زۆر گەرم و گوڕی خێرخوازان بکەین لێیان مەمنونین کە متمانیان بە دەستگای خێرخوازی بەخشین هەیە بەردەوام دێن بە دەم پرۆژەکانەوە هاوکارمانن سەرخەری پرۆژەکانمانن. بەڕاستی ئەو چالاکی و پرۆژانەی کە دەستگای خێرخوازی بەخشینەیکە ئەگەر هاوکاری و پاڵپشتی ئەوان نەبێت لە دوای خی گەورە بە دڵنیاییەوە ئێمە ئەو پرۆژە و چالاکیانەمان پێ ناکرێت و ئەو هەژارانش بەڕاستی بەو ژمارە زۆرە کە ئەمساڵ ژمارەیەکی زۆر بەدەیان هزار و سەدان هزار خەڵکی شایستە سوودمان بووە لە پرۆژەکانی بەخشین. بەڕاستی نەمانەتوانی ئەو هاکاریانە بگەێنین ئەگەر ئەوان پاڵپشتی پرۆژەکانی بەخشینیان نەکردایە و سوپاسی خێرخوازانەکەین لە دەرەوەی کوردستان کە هاوکارن لە پرۆژەکانمانە. سوپاسی نووسینگەی هەندەرانەکەین کە زۆر چالاک و ئەکتیڤن و لە سەرجەم پرۆژەکانە کەمپینیان ڕاگەیاندووە و دەستیان هەبووە لە کەمپینەکانمانە و سوپاسی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە شەکەین کە ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵیانە دێن بەدەمەوە لە پرۆژەکانمانە بەشدارە بن و سوپاسی خەڵکی لێ قەوماوی غەزە شەکەین سەرباری ئەو هەموو دۆخەنا هەموارەی خۆیان توانیان هاوکاری بگەێنن بە زیان لێکەوتوانی لافاوەکەی چەمچەماڵ و ئێمەش بە ئەمانەتەوە ئەو هاوکاری ئەوان نردبوویان گەیاندمان و سوپاسی نووسینگە و نوێنەرایەتەکانی بەخشینەکەین لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان کە خۆبەخشانە و لێنە بڕاوانە لە کەمپینەکانە لە پرۆژەکانە هاوکار بوون و دەستبار بوون و سوپاسی
سرجەم کارمەندانی دەستگای خێرخوازی بەخشینەکەم بە تایبەتی برایانی بەشی ڕاگەاندن کە ماندوون لەگەڵ ئیش و کارەکانە و سرجەم بەشەکانی تریش سرجەم کارمەندەکانی تریش کە ئەگەر بەو هەموو جوهد و دەستباری یەکترگرتنە نەبووایە بەڕاستی پرۆژەکان بەو شێوازە سەرکەوتو نابوون. ئەخوازین خی گەورە ئینشاڵڵا مۆفەقمان بکە بتوانین ئەو پردە تۆکمەتر و باشتر بکەین کە لە نێوان هەژاران و خوا پێداوان و خێرخوازانایە و بتوانین وەکو ساڵانی پێش و دەستێکی ئەمین بین لە 2026 پرۆژەی زیاتر و باشتر جێبەجێ بکەین و زیاتر بەدەم خەڵکی شایستەوە بین. بۆیە بەڕاستی لێرەوە من دەمێ ئەوە باز بکەم کە دەستگای بەخشین هەموو ڕۆژێک هەموو کاتێک و لە هەموو ساتێکدا لە پێشوازی خەڵکدایە لە هەرێمی کوردستان. ئەمە نمونەیەکە لە نووسنگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان کە لە بەیانی تاکو دەی شەو لە پێشوازی و لە خزمەتی خەڵکی هەژار و نەدار و دەوڵەمەندانیش داین بۆ ئەوەی هاوکاری و زەکاتەکانیان لەم دەستگایەدا ساغ بکەنەوە. ئەم دەستگایە چاوساغ و ڕێنیشاندەرێکی باش بێت بۆ خێرخوازان بۆ ئەوەی هاوکاری و زەکاتەکانیان جێی خۆی بگرێتن بۆی بتوانین بیدەین بە خەرکێکی هەربژاردە لە نێو هەژاران لە نێو نەخۆشان لە نێوان بێباوکان. بۆیە بەڕاستی لێرەوە خێرخوازانی خۆشەویست دەمێ ئەوەتان پێ بڵێم کە سوپاس بۆ خی گەورە لەم ساڵدا دەستگای بەخشین چەندین ملیار دینار تەنها لە 2025 کۆ کردوتەوە و دابەشی کردووە بەسەر خەڵکی هەژار و نەدار بە هەموو چینی توێژەکانەوە. ئەوە هاوکارەکانی ئێوەیە بەدەیان نەخۆش لە هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستان چارەسەری تەواوی بۆ کراوە زەرعی جگەری بۆ کراوە. چەندین نەخۆشمان لە دەروی وڵات کە لە کوردستان چارەسەری نەبووە بەڵام لە دەروی وڵات نەشتەرگەری دڵی بۆ کراوە و لە ئێستادا ژیانی ئاسایی خۆی بەسەر دەبات. لەم دەستگایەدا ژیان بەردەوام دەبێت. لەم دەستگایە بە هاوکارەکانی ئێوەی خێرخوازان ژیانی هەزاران خێزان لە هەرێمی کوردستان بەردەوامی هەیە و چارەسەری کێشە و گرفتەکان لەم دەستگایە و لە تەواوی نووسنگەکانەوە چارەسەر دەکرێت. بۆیە بەڕاستی لێرەوە جێخۆیەتی کە سوپاسی هەموو خێرخوازان بکەین لە هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستان. ئێمە کە دروست بووین بۆ ئەوە دروست بووین کە غەم و خەفەت و ناخۆشیەکانی خەڵکی هەرێمی کوردستان کەم بکەینەوە ببین بە پردێکی باش کە لە مای 16 ساڵی ڕابردوودا سوپاس بەخوای گەورە زیاتر لە 50 ملیار دینار کۆکراوەتەوە و دابش کراوە بەسەر خەڵکی هەژار و نەداری هەرێمی کوردستانی خۆشەویستماندا. لێرەوە ئێمە بە هەموو خێرخوازان دەڵێن پێتان دەڵێن خێرخوازانی خۆشەویست ئەوە دەستگاکەتان دەستگای خێرخوازی بەخشین سوپاس بەخوای گەورە توانیوێتی لە تەنها لە ساڵی 2025 گەورەترین پرۆژە ئەنجامدا کە ئەویش هاوکاریکردنی جگە لە نێوخۆ و هاوکاریکردنی غەزەی بەردەوام بووە و هاوکاریکردنی لێدانی بیر لە وڵاتی ئەفریقیا بەردەوام بووە کە زیاتر لە 130 بیر لێدراوە 6 مزگەوت لە دەرەوە دروست کراوە لە کوردستان سوپاس بەخوای گەورە زیاتر لە 7 مزگەوت دروست کراوە. بۆیە بەڕاستی ئەمە جێخۆیەتی لێرەوە بەڕاستی بڵێن دەستگای بەخشین وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئێستا کارەکانی خۆی ئەنجام دەدات و لە ئێستادا سوپاس بەخوای گەورە نووسنگەی تایبەتی هەیە لە وڵاتی ئەفریقیا و ئێمە چەندین ڕێکخراو لە غەزە لە شوێنەکانی تر کاری دەستگای خێرخوازی بەخشین ڕۆژانە ڕادەپەڕێنن. لێرەوە پێتان دەڵێن خێرخوازانی بەڕێز لە 2025مان تەواو کرد و خزمەتێکی گەورەمان لە هەرێمی کوردستاندا ئەنجام داوە پێتان دەڵێن 2026 کە ساڵێکی نوێیە و خەڵکێکی هەژار و نەدار و نەخۆشان و زۆربەی لەو خێزانە بێباکانی کات تاکو ئێستا کە نەیانتوانیوە ئێمە نەمانتوانیوە کە کەفالەتی منداڵی بۆ باوچیان بۆ بکەین چاوەڕوانی هاوکاریەکانی ئێوەن نەخۆشەکان چاوەڕوانی هاوکاریەکانی ئێوەن. بۆیە لێرەوە پێتان دەڵێن ئەوانەی لە ڕابردوو ئەنجام درراوە بە هاوکاریەکانی ئێوە و بەبوونی ئێمە لەم دەستگایەدا خزمەتێکی گەورە کراوە پێتان دەڵێن خوای گەورە پاداشتی خێری نەبراوەی هەموو لایەک بداتەوە و بیکات بە تەرازوی حەسەنات و بیکات بە توێشوێک لە قیامەتە پشتیوان بەخوای گەورە لەوێن دەروەری بگرینەوە کە لای خوای پەروەردگار هیچ چاکەیەک بزر نابێت. دەستگای بەخشین ماوەی 7 ساڵە خزمەت بە مناڵانی بێباوکانەکە بە شێوەیەکی هەمیشەیی ماگانە موچەی یاونەتێ زیاتر لە 1000 منداڵی بێباوک لەگەڵ ئەوەشە ئێستش ماوەی تقریبا 200 فۆرمی منداڵی بێباوکمان هەیە کە موچیان نییە چاڕوانی ئەوەکەن کە خێرخواست بێ بەدەممانەوە
موچیان بۆ دابینکرێ من هەر لێرە داواکەم لە خێرخوازان بەڕاستی کۆمەڵێکی زۆر لە مناڵی بێواوگولە نەخۆش لە هەموو شوێنە هەژارەکان فۆرمیان لە ئێوە پڕکرۆتەوە چاڕوانی بەدەمەوە هاتنی ئێوەی خێرخوازن داواتان لێکەین چۆن ماوەی 7 ساڵە ئەم دەستگایە توانیوێتی خزمەت کە بە هاوکاری بەڕێستان کە بەڕێستان لە پشت ئەو ئەرکەوەن بەردەوام بن و بتوانین 7 ساڵی تریش چەندین ساڵی تریش بتوانین دیسانەوە بزە بخەینەوە سەر دەمی مناڵانی بێباوە بتوانین ئەو خەڵکانەی کە لە ناو ماڵەکەی خوان چوارچێوەی دیوارێکە بەبێ کورسی شەحن بەهۆی کەم ئەندامەکە ناتوان بێنە دەرەوە لە ماڵەوە ئێمە جارێکی بتوانین کورسی شەحنیان بۆ دابینکەین و بێنەوە ناو کۆمەلگا هەموو چارەسەرێکی توێژەکانی کۆمەلگە لەلایەن ئەم دەستگای بەخشین لەم 7 ساڵە کراوە داواکارین خێرخوازان هاوکارمان من بۆی بتوانین بەردەوام بین لەو خزمەتە گەورەیە کە پاداشتێکی گەورەی نەبراوەی قیامەتی هەیە لای خی گەورە لە ڕووە ئینسانەکەشەوە بەڕاستی خزمەتکردنیشی گەورەی توێژەکانی کۆمەلگەیە توانیمانە لەخوا بەزیابێ لە ماوەی ڕابردوودە هەموو ساڵێک 12 مانگانە لە کاتی خۆیە موچەی ئەو مناڵە نازارانە ئەو مناڵە خۆشەویستانە دابش بکەین بەبێ دواکەوتن جگە لە موچەکە هەموو مانگێ شیرینیشی لەگەڵا بووەوە زۆر لە ڕێی خێرخوازانەوە کە هاتوون بەدەمانەوە جار بەجار گۆشتیشمان داونەتێ هەندێک لە هەندێک شوێن و لە هەندێک جارە توانیمانە نەوتیشان بدەینێ بەپێی ئەو پێداویستی و ئەو هاوکاریکە خێرخوازانیان بەدەمانەوە هاوکارەکانی ئێمە بەردەوام بۆ خزمەتمان کردووە زۆر دەستخۆش لە خێرخوازانی بەخشین ئەەکەم باسی دەستگای خێرخوازیەکە دەستی خێرخوازان خۆش بێت دەستیان خۆش بێت زۆر دەستخۆش لە خێرخوازانی دەستیان خۆش بێت بچمەوە بە ئاسودەیی چاپم لەبەرەوەی ئەسڵەن بیرم لێ نەکرد بۆشت بۆ مناڵەکانم بکڕ لەبەرەوەی توانان ئەی ڕۆژ هەیە بەخوایمەیەک دینارمان پێ نییە ئەگەر چاوەڕێ ئەو معاشەی دەکەین ئەگەر ئەو معاشەنەیە وەڵای ئێمە یەکشتمان پێ نییە ئەی ڕۆژ هەیە بەخوایمەیەک دینارمان پێ نییە ئەگەر چاوەڕێ ئەو معاشەی دەکەین ئەگەر ئەو معاشەنەیە وەڵای ئێمە یەکشتمان پێ نییە دەستگای خێرخوازی بەخشین منی سندەوە مناڵە بێدایک و باوکەکان میسەندەوە وڵی باوکیان پێوە دیار نییە لە سایری خێرخوازانەوە چەکی دەستی ئێمە بەس تەنها دوعای خێرە بۆیان داوا ئەەکەین لە خوای گەورە ئەوەنە ئێمە دڵخۆشەکەن مناڵ نازارەکان دڵخۆشەکەن خوا دڵخۆشی دین و دنیا قیامەتیان کا منان زیابێ یاڕبی خێریان بنووسێ وەکو دڵی ئەم ناڵانە خۆشەکەن We'll be right back.